إن علينا بيانه كلا بل تحبون العاجلة وتذرون الآخرة وجوه يومئذ ناذرة إلى ربها ناظرة ووجوه يومئذ باسرة تظن أن يفعل بها فاقرة كلا إذا بلغت التراقي وقيل من راق وظن أنه الفراق والتفت الساق بالساق إلى ربك يومئذ المساق فلا صدق ولا صلى ولكن كذب وتولى ثم ذهب إلى أهله يتمطى أولى لك فأولى ثم أولى لك فأولى أيحسب الإنسان أن يترك سدى ألم يك نطفة من مني يمنى ثم كان علقة فخلق فسوى فجعل منه الزوجين الذكر والأنثى أليس ذلك بقادر على أن يحيي الموتى إن تقرضوا الله قرضا حسنا يضاعفه لكم ويغفر لكم بسم الله الرحمن الرحيم يا أيها النبي إذا طلقتم أو فارقوهن بمعروف وأشهدوا ذوي عدل منكم وأقيموا الشهادة ومن يتوكل على الله فهو حسبه إن الله بالغ أمره قد جعل الله لكل شيء ومن يتق الله يجعل له من أمره يسرا ذلك أمر الله أنزله إليكم هن لتضيقوا عليهم وإن كن أولات حمل فأنفقوا عليهن حتى وإن تعاسرتم فسترضع له أخرى لينفق ذو سعة من سعته ومن قدر عليه رزقه سيجعل الله بعد عسر يسرا وكأي من قرية عتت عن أمر ربها ورسله فحاسبناها قد أحسن الله له رزقا الله الذي خلق 7 سماوات ومن الأرض مثلهن بسم الله الرحمن الرحيم يا أيها النبي لم تحرم ما أحل الله لك تبتغي مرضات أزواجك دەستان خۆش بی لەم مانگە پیرۆزە بەڕاستی شۆڕشێک و خەباتێکی باشتان کردووە خی گەورە تەوفیقتان بدە ئەم کارە جوانانەی کە لە ڕەمەزانە ئەکرێ لە پێش ڕەمەزانە شتی جوانە بەڵام کە لە ڕەمەزانە ئەکرێ شتەکان جوانتر دەبی لەبەرەوەی حەسەنەی زیاترە من یە خاڵ گرنگی لەسەر خاڵی زۆر تاکید دەکەمەوە خاڵەکەش ئەوەیە مانەوەی دوای نێژی بەیانی کە خاستن ڕۆژهەڵاتی پێدەرێن ئەمن تاکید لەسەر یەک شتی دەکەمەوە بەڕاستی لە نێو يعني زرقي جيهاني إسلامي أو فرصتيان فراموش كردية فراموش كش أويا جرينجي زور نادن بمانويان لدويني جيبياني دويني جيبياني كأو وقت أنا استمتي داينا براستي كاتي شي زور جرينجا وهوادارم خلشي تايبت خلشي مسلمان وتايبت ريش كردستان أم جرينجي زور بمانوي نناوم زجوتا كان بدن أجر هيس فرصة يجنبي خاصة نناو رمضان لبروي سي جرينجي زور تايبتي هي يجلو جرينجي أنا ئەوەیە تۆ لەگەر خودی خۆتە خاوێن دەبیتەوە یعنی ڤێرژنێکی نوێ لە مێشکت وەردەگری کە دەتوانی ها سەدیقە و سەدیقەی تەواوت هەیە ئیلا بۆ کار و کاسبی نییە دەتوانی بمینیەوە لەم کاتەیە عیبادەت بکەیت لە ماڵی خۆیە عیبادەتکردنیش ئەوڕۆ بخۆمان دەزانین ئەگەر سنت بێ فەرز بێ ئەولاترە بەڵام ئەگەر سنت بێ بۆ ئەم ئینسانە زۆر زیاتر دەبێت دووەم کە دەمینێتەوە کە پێغمبەر لەما مژدەیەکی زۆر خۆشی دەیادرێ ئەو کەسێک کە لە نوێژی بەیانی تاوەکو ڕۆژهەڵات بمینێتەوە 4 ڕەکعات بکە ئەمە فەزلێکی یەکجار گەورەی هەیە ئەم فەزلەیە بۆیە هیوادارم لە دەستی خۆمانی نەدەین سێمینیش زۆر مهمە ئینسان پەرە بە جەستەی خۆی بدە
ڕەمەزان واتە نوێبوونەوە واتە جەستا خاوێنکردنەوە لە هەرچی ژەهر و میکرۆب و ناخۆشی هەیە لە جەستەی ئینسانە خاوێن دەبێتەوە. لێ ئەم فرسەتانە ئینشاءالله هیوادارم خەڵکی کوردستان کە ئێستا لەوانەیە بینەرمان دەبن ئەم گرنگجیەی زۆر بەمانەوە بدەن لە بینی نوێژی بەیانی تاوەکو ڕۆژهەڵات. ضرب الله مثلا للذين كفروا امرأة نوح وامرأة لوط نمونا لوبينوا لو عليك كافر ببروان ما يبوت بدوقت القيامة على صلاتهم دائمون والذين يصدقون بيوم الدين إلا على أزواجهم أو ما ملكت أيمانهم لأماناتهم وعهدهم راعون والذين هم بشهاداتهم وعن الشمال عزين أيطمع كل امرئ هم الذي يوعدون يوم يخرجون من الأجداث سراعا أبصارهم ترهبهم ذلة ذلك اليوم الذي كانوا يوعدون. ئەمە خۆم وەکو خۆم ناتوانم بەشداری هەم ڕۆژەکان بکەم وەکو خۆم، بەڵام هەر لە جمعان و لە کاتەکانی ئەوەندەی توانام هەبی کاتمەم لە مزگەوت دەمێنینەوە خێرەک و ئەرزێکی تایبەتی هەیە لە مزگەوت. ئەوە چەند سارە کە بەرناممان والێ لە پاش نوێژی سبەینەکە دەمێنێت تا چێشتەنگانی نوێژ سنەت چێشتەنگانیش دەکەین ئەزە بەڕێ دەکەین و ماڵەوە. لێرە چەند گەنجێک پێ ڕادەگاتن کە دەرفەتی قورئان خوێندنیان دەبیتن لەو مزگەوتە. مامۆستای بەڕێز لێکوانە پێ ڕاگەیشتە بەستای ئەو مزگەوتە لێکوان دانیشتە و جێ لەو قورئانە ڕاگرتووە سەبر خۆی پێگەیاندێ و بوویتە مامۆستایش تایبەت و ئێستا کە لە زۆربەی کاتەکان قورئان دەرێتەوە. ئەوە یەک لەو خێران لەو ئیسفادانەی کە خەڵک پێ دەگاتن. گەفتیمە لە هەموو مزگەفتەکان زۆر ڕێک و پێکترا بە گەنجەکان بە ئیختیارەکان بە مامۆستایەکان هەمووی یارمەتی ئەو مزگەفتەی دەدەن. ئەو مزگەفتەکی بە بەرەکەت و زامە مزگەفتێکی ڕێک و پێکە ئەلحەمدولای هیچ مشکلەی تێدا نییە. مزگەفتی حاج عومەر بندیانی مزگەفتێکی زۆر ڕێک و پێکە ئەلحەمدولای لەخوای بەزیادبی مامۆستایەکی ڕێک و پێکمان هەیە دەرز بەو هەموو عالەمەی دەرێتن مادی ئاوابی هەزار ڕەحمەت لە گۆڕی بابیشی بی مزگەفتی مەدایم قورئانی لێیە دایم مەدرسەی جوانی لێیە دایم ئەمەکی زۆر لێرە قورئانی دەخینی. وەڵاهی گەنجەکان ئەلحەمدولای هەموو دەخینن سپاس و ڕێزمان هەیە لە بۆ هەموو گەنجەکان یعنی زۆر ڕێک و پێکرد لە مزگەفتی خزمەتی مزگەفتێش دەکەن دەشخینن احترامی اختیار و ئەوانش دەگرن ئیسانی زۆر ڕێک و پێک و باشە. قال يا قوم إني لكم نذير مبين إن أجل الله إذا جاء لا يؤخر لو كنتم تعلمون وإني كلما دعوتهم لتغفر لهم ويجعل لكم جنات ويجعل لكم أنهارا ألم تروا كيف خلق الله 7 سماوات ثم يعيدكم فيها ويخرجكم إخراجا إنهم عصوني واتبعوا من لم يزده ماله وولده إلا خسارا فأدخلوا نارا فلم يجدوا لهم من دون الله أنصارا كما ظننتم أن لن يبعث الله أحدا وأن لو استقاموا على الطريقة لأسقيناهم إني لا أملك لكم ضرا ولا رشدا أو زد عليه ورتل القرآن ترتيلا إن ربك يعلم أنك تقول